هەر سەبارەت بە ڕێکەوتنا بەڕێز سەنگەر کانەبی بە پرسی لەقی 23 پارتی دیموکراتی کوردستان لە ستودیۆ لەگەڵمان میوانەکە سەنگەر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. هەر لە راپۆرتەکەەوە حەزم کردەوە بپرسم بۆچی یەکێتی هەمیشە پشت بە لایانی دەرەکی ئەبەسێ بۆ فراوانکردنی پێگەی جەماوەری خۆی و سەنگی قورسایی سیاسی خۆی لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراقیش تەنانەت. زۆر سوپاس کاک محەممەد و ئێوارەتان باش. پێش هەموو شتێک پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم کە ئەمڕۆ قۆناغی سیاسی لە هەرێمی کوردستان چوە قۆناغێکی دیکە بەوەی کە حزبێکی سیاسی کە ساڵەهای ساڵە سواری شەپۆلی ناڕەزایی خەڵک بووە و خۆی دەناسان بە خەڵک بەوەی کە دژی خوار و خێچیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەجەنجێ کەچی لە ئەنجامدا ئەو ڕۆکە بە تەواوی ڕووی ڕاستەقینەی خۆی بە خەڵک ناسان. من دەپرسم دەنگەکانی نەوەی نوێ ئەوەی لە هەڵبژاردننی ڕابردوو هینای لە کاتێکدا سواری شەپۆلی دەنجی ناڕازی خەڵکی کوردستان ببوو و زۆرترین ئەو دەنگانەی کە لە سلێمانی بەدەستی هێنا بوو. ئەم ڕۆکە بە دیاری پێشکەشی بە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. ئایا خەڵکی ناڕازی سلێمانی کە ساڵەهایە گلەییان هەیە لەوەی کە خزمەت ناکرێن، لەوەی کە سزا دەدرێن، لەوەی کە دەرفەتیش نادرێ حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتی سلێمانی و قەزا و ناحیەکان و گوندەکانی ئەو سنوورە بکات، ئایا خۆیان نیان دەتوانێت ڕاستەوخۆ دەنگەکانی خۆیان بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان؟ بۆیە پیرۆزبایی لە خەڵکی شاری سلێمانی دەکەم و پێیان دەڵێم دڵنیابن وەکو ئەوەی ڕێکەوتنی هاوشێوەمان هەبوو لە ڕابردوو کە مۆمێکی توانداوە لە ئێستادا گڵۆپێکیش کوژاوە لەو سنوورە زارێکی دیکە. زۆر باشە کاک سەنگەر، یانی ئەمە قەچەکە بە لایەنەکان بۆ ڕێکەوتن نەکەن و نەوەی نوێ و خودی شاسوار عەبدوڵواحید باسی لەوە کرد کە ماندێلاش ئەمان ڕێکەوتنی کردووە لە زیندان و عەبدوڵڵا ئۆجەلانیش ڕێکەوتنی کردووە. تۆ چیڵێ لەسەر ئەمە؟ لەسەر ڕێکەوتنەکە تەبیعی پارتی دیموکراتی کوردستان دژی هیچ ڕێکەوتنێکی سیاسی نیە لە هەرێمی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ڕێکەوتن بکە، دەیەوێت دەنگ بکڕێ، دەیەوێت قەبارەی خۆی گەورە بکە، دەیەوێت کورسیەکانی فراوان بکە، بەڵام پارتی دیموکراتی کوردستان هەر بەو چاوە و بەو سەنگە تەماشای یەکێتی نیشتیمانی کوردستان دەکا کە دەنجی ڕاستەقینەی یەکێتیە لە هەڵبژاردنەکانی کوردستان. بەڵام پێم سەیر بوو بەڕاستی کەسێک بتوانێت خۆی بە ماندێلا بشوپێنێ یان خۆی پێ بسوێنێ لە کاتێکدا ماندێلا لەسەر قەزیەی میلەتێک لەسەر قەزیەی گەلێک لە زیندان بوو و مساومەی نەکرد لەسەر قەزیەی میلەتەکەی خۆی. بەڵام هەمومان دەزانین ئەو بەڕێزە لەسەر زیاتر لە 15-20 کەیس کە پەیوەست بوو بە خواردنی پارەی خەڵکو و بە دزین و بە تاوان لە زیندانەکان بوو. ئێستاس کەس نازانی کەیسەکان چیان بەسەر هات، چۆن دەرباز بوو، بەچی بەربوو لە زیندان. باش کاک سەنگەر، هەر ڕێکەوتنێک لەگەڵ حیزبێک کە شەو ڕۆژ تۆ لە میدیاوە قسەی پێڵی دۆڕەخنەی لێگری بۆ یەکێتی دان پێدانان نییە بۆی کە شکستی هێناوە لە حکومڕانی کردنی ئەو ناوچەیە کە خۆی تایەتی بۆ یەکێتی. هەمومان دەزانین لە دوای ڕاپەڕینەوە بە تایبەتی لە سنووری سلێمانی و ئەو زۆنەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان حکومڕانی تێدا کردووە ڕاستەوخۆ موچە و بودجە و بژێوی ژیانی خەڵک لە بەردەستی حکوومەت و کابینەکان و یان بەشێک لە کابینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بووە و حکومڕانی مەحەلی لە بەردەستی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بووە. ئایا بۆ نەیانتوانیە خزمەتی خەڵک بکەن دەو سنوورە و خەڵک لەوە نیگەرانە کە نەیانتوانیوە لە سنووری خۆیان خزمەت بکەن، نەیانتوانیوە لە دەڤەرەکەی خۆیان کە خۆیان دانپێدانە نییە بەوەیە کە نەیانتوانیوە، چونکە تۆ لەگەڵ هێزێک ڕێکەوتنەکەی کە شەو ڕۆژ لە میدیاوە لە ینی شوێن نەماوە ڕەخنەو لێ نەگرێ بڵێ تۆ شکستی دێناوە لە حکومڕانی کردنە لە دەڤەرەکەی خۆت و لە خزمەتکردنی سلێمانی. پارتی لە هیچ ڕێکەوتنێک ناترسێ. لە ساڵی 1991 بەدواوە قۆناغ بە دوای خۆناغ، هەڵبژاردن بە دوای هەڵبژاردن، دژایەتی پارتی کرا، پارتی 500,000 دەنجی هینە. دژایەتیەکانی پارتی قوڵتر کراوە، پارتی 800,000 دەنجی هینە. موچە و بودجەی خەڵکی کوردستان بەڕێندرا، پارتی 1 ملیۆن دەنجی هینە. خەڵکی کوردستان درۆنی ئاراستە کراوە و دژایەتیەکان دەهێندە قوڵتر کراوە، پارتی دیموکراتی کوردستان 1,200,000 دەنجی هێنا.
بۆیە ئێمە کادیرانی پارتی دموکراتی کوردستان پشت ئەسبور بۆ ئەزمونە دوور و درێژە پشت ئەستور بە حکومڕانیەکی ڕاستەقینە کە پارتی دموکراتی کوردستان لە ڕێگەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکەی خۆی و ئەو دەستکەوتە گرنگانەی کە پارتی دموکراتی کوردستان بەدەستی هێناوە خۆمان ئامادە دەکەین بۆ 1,500,000 دەنگ چەندی دژایەتیەکانی پارتی دموکراتی کوردستان بەردەوام بن ئەوەندەی دیکە پارتی گەورەتر دەبێت. زۆر چاکە لەم ڕوانگەیەوە بۆ چی یەکێتی خۆی دابەزێنێتە ئاستینەوەی نوێ؟ وا باشترە و پرسیارە لە خۆیان بکرێت کە بۆچی خۆیان دادەبەزێنەوە ئاستا چونکە هەمیشە ئێمە گوتومانە ئێمە تەعامل لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین بارتەقای سەنجی خۆی و بۆ سەنجی یەکێتی تەنها پێگەی کورسیەکانی لە بەرچاو نەبووە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرچاو بووە بۆیە ئەو ڕۆکە باری خۆی قڕستر دەکا کاتێک هاوپەیمانیەکی دیکە دەکا و سازاندنێکی دیکە دەکا کە هەمووان دەبین و دەزانین شێوازی هاوپەیمانیەکە چۆنە و چۆن لە زیندان جێبەجێکراوە و ئاراستەکانی چییە و دەرەنجامەکانیشی دەبینی. دەرەنجامەکانی ینی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان بۆ پێکهێنانی کابینەی نوێ چییە بێ؟ بۆ پێکهێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان هیچ کاتێک دەرگای گفتوگۆی دانەخستووە و دەرگای گفتوگۆ کراوە بووە پارتی بۆ نەدڵی فراوانەیە دەرگای گفتوگۆ کراوە بووە پێش ئەو ڕێککەوتنش دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان پارتی سەردانی هەموو هێزولایەنە سیاسیەکانی کردیا لە ناویاندا سەردانی هێزولایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کردیا سەردانی پێکهاتەکانی کوردستانی کردیا ماوەیەکی زۆر دوور و درێژ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە گفتوگۆ بووینە بەوەی شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان جارێکی دیکە دابڕێژینەوە و ئێستاش دەرگای پارتی دموکراتی کوردستان هەمیشە کراوەیە بۆ گفتوگۆ و ئەو دەرگایانە داناخرێن و بینیمان لە ڕۆژانی ڕابردوو لە جەژنی قوربان جەنابی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان جەنابی کاک مەسعود بارزانی مەرجەعی باڵای کوردستان دەست پێشخەریەکی پێشکەش کرد و پارتی دموکراتی کوردستان دەرەنجامی ئەو دەست پێشخەریە جارێکی دیکە لە دەرگای هەموو حزب و هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتی ئەوانەی لە ناو پەرلەمان کورسیان هەیە دەرگای بۆ واڵاکردن لەگەڵیان دانیشت و لە گفتوگۆیە ئێستاش ئەو دەرگای گفتوگۆیە دانەخرایە و بەردەوامە و بەردەوام لەگەڵ لایەنەکان چ لە پەیوەندی چ لە دانیشتن چ لە دیدار بەردەوام باشە بەس پرسیارەکەوەیە بۆ هاوپەیمانێتیە دەرگای کراوەیە پارتی دموکراتی کوردستان هیچ دەرگایەک داناخە هیچ دەرگایەک داناخە بەڵام لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆی تەعامل دەکا لەگەڵنەوەی نوێ وەکو خۆی تەعامل دەکا لەبەرەوەی هەمومان دەزانین بیرکردنەوەیان ئایدیایان تێگەیشتنیان پێی ئەوەی کار لە ڕابردوو هەبووە لە دەستگای عەلامیەکانی خۆیان هەبووە لە وتە و وتار و لێدوان و کۆنگرە ڕۆژنامە نووسیەکانی سەرکردە باڵایەکانی خۆیان هەبووە دیدگا و بیرکردنەوەیان هەم لە بۆ کوردستان جیاوازە هەم لە ناوخۆشیان جیاوازە. باشە یەکیتی باوەڕی بە شەراکەتی ڕاستەق با بڵێن بە ڕێکەوتنی ڕاستەقینە لەگەڵ لایەنەکە هەیە ئەوەیەکەنەوەی نوێ بەکارهێنێ بۆ دژایەتیکردنی پارتیان با بڵین بۆ یەکە خۆی هاوسەنگ کاتەوە لەگەڵ پارتیان. ئاسان نییە کەس بەکار بهێندرێ دژی پارتی دموکراتی کوردستان چونکە بە درێژایی مێژووە لە سێری فەیسبوک زۆر خەڵکی دیکە لەو هەورازە سەختە خۆی تاقی کردەوە بەکاریش هێندرا و دەرەنجامەکانیشمان بینی. پارتی ینی بەم سنگ فراوانیەوە بۆ کابینەی نوێ ئامادەیە؟ پارتی بۆ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە لەبەرەوەی ئەوە خواست و ویست و داخوازی خەڵکی کوردستانە. ئەگەر ئێمە ئەمڕۆ لە سەرەتای ڕێککەوتنەکە خاڵێکمان بەدی کرد باە ڕەنگە نیازپاچێکی باشترمان لە ڕێککەوتنەکە بەدی کرد باە ئەویش ئەوە بوو یەکەمین خاڵ ئەگەر داوای لێبوردنیان لە خەڵکی شاری سلێمانی و قەزا و ناحیە و گوندەکانی ئەو دەڤەرە کرد باە بەوەی کە نەیانتوانیوە ساڵەهای ساڵە خزمەتی خەڵک بکەن لەو سونوورە و ڕێگەشیان نەدایە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت لە ڕێگەی وەزارەتە معنیەکانی خۆی خزمەتی ئەو دەڤەرە بکە وەدەبوونەوەی نوێ داوای لێبوردنی لە خەڵکی کوردستان بکرد باە لە یەکەم خاڵی ڕێکەوتنامەکەی خۆی بیگوت باە ئێمە زیاتر لە 15 ساڵە مێشتی خەڵکی کوردستان دەرونی خەڵکی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانیمان تێکداوە
بەوەی هەرگوتومانە ئەو دوو حیزبە خراپن، ئەو دوو حیزبە ناتوانن خزمەتی ئەو وڵاتە بکەن، لە دەرەوەی ئەو دوو حیزبە دێنە حکومڕانی کەچی ئەوڕۆکە هەموو کورسیەکانی خۆیان بە سەفقەیەکی نهێنی پێشکەشی لایەنێکی دیکەی سیاسی لە کوردستان کرد. ئەوەی ئەمن زۆر پێم سەیر بوو، هەمووی بۆ من طبیعی بوو، ئەوەی زۆر لە لای من بەڕاستی زۆر نوێ بوو. ئێستا کە بە ڕێگاوە داهاتم جێم لە بەرپرسی ئۆفیسی نەوەی نوێ بوو لە هەولێر، گوتی ئەم ڕێککەوتنە عەرابی ئەو ڕێککەوتنە ڕێیانکردانیە کە بەداخەوە یعنی ئەوە لەسەر زاری خۆیان دەبیستین، ئەوە پەڵەیەکی ڕەشە بەنێوچەوانی ڕێککەوتنەکە و بە دەرەنجامی ڕێککەوتنێک ڕێیانکردانی عەرابی ڕێککەوتنەکە بێ چ کاریگەریەکی لەسەر دۆخی چەقبەستووی و گۆڕانکاری و پێگەێنانی حکوومەت و پەرلەمانە بێ؟ ئێمە لە نەتیجەدا دەبی هەمومان بگەڕێینەوە سەرمێزی گفتوگۆ، بگەڕێینەوە سەرمێزی دانوستان بۆ بەرژەوەندی گشتی باڵای خەڵکی کوردستان. بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە، ئەو ڕێککەوتنەی ئەو ڕۆکرا ئایا دەرفەتی ڕەخسان بۆ لێکتێگەیشتنی زیاتر، ئایا دەرفەت لێکجیابوونەوە و ترازان دروست دەکات؟ ئەوە دەبێت لە خۆیان بپرسێت. لەو نەفەسەی ئەو ڕۆکە کە قسەیان پێ دەکرد ئەوەمان بەدی نەکرد کە دەرفەتی ئەوە بڕەخسێنن کە هەمومان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببینەوە. لە کاتێکدا کە دەبینین باسی ئەوە دەکەن ڕێککەوتنەکەی ئەوان دەرفەت بۆ خەڵکی دیکە دەڕەخسێنێ، بەڵام بە شەرت و شروط. ئەو شەرت و شروتانە پێش هەموو کەسێک خۆیان دەگرێتەوە، ئەوە خۆیان دەبێت داوای لێبوردن لە خەڵکی کوردستان بکەن و بە تایبەتی لە خەڵکی شاری سلێمانی بکەن کە دەرفەتیان نەدایە وەکو هەولێر، وەکو دوهۆک، وەکو قەزا و ناحیەکان و گوندەکانی ئەو سنوورە ئاوادان بکرێنەوە، پێش بخرێن و دەستی ئاوادانکردنەوەی پێ بگەن. زۆر باش کاک سەنگەر، پرسیارێکی دیکە ویژەوەیە کە ئەوە تا هەندێک لە بەرپرسانی نەوەی نوێ لە گەرمیان لە هەولێر دەستیان لە کار کێشاوەتەوە و خەڵکەکانیان زۆر ناڕازین و جەماوەریەکێتیش زۆر نیگەرانن لەمە. ینی ئەمە تا چەنە وا کە ڕێککەوتنەکە شکست بهێنێ و بکەوێ سەرکەوتوو نەبێ، چونکە جەماوەر لیان ناڕازیە هی هەردوو لە ئەو هەڵوەرینەی کە ئەو ڕۆدەی بینی طبیعی متەوەقع بوو، پێشبینی کراوە، لەبەرەوەی کە گوتمان ئەوانە دوو ئاراستە و دوو بیرکردنەوەی زۆر جیاواز بوون کە خۆیان وان نیشان دەدا. ئایا لە ناواخنی خۆیاندا لە سەرەتاوە هەر ئەوە بوونیان هەر ئەوە نەبوون، ئەوە دەبێت لە خۆیان بپرسی. بۆیە کە ڕووی ڕاستەقینەیان دەرکەوت، طبعا لەو هێزە سیاسیانەش ڕەنگە خەڵکی شۆڕژێر هەیە، خەڵکی دڵسۆز هەیە، خەڵکی پابند هەیە بە مەبادئی خۆی کە بە بڕواوە بە دوو ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەکەت بوو کە بڕوای وا بوو لە پێناو خەڵکی کوردستان تێدەکۆشی. باش ئەم ڕێککەوتنەکەوات هەر لە قسەی خۆتۆ کاک سەنگەر، ئەم ڕێککەوتنە شەرعیەتدان نیە بە حکومڕانی یەکێتی و پاشەکشە لە بەرامبەر گۆڕانکاریە لە سلێمانیەوەی کە نەوەی نوێی وت؟ بەشێکی گرنگە لەوە و پاشەکشەیە لەوەی کە بتواندرێ باشتر خزمەتی خەڵکی کوردستان بکرێ، لەبەرەوەی دەکرا دەرفەتی باشتریش هەبوو و نزیک بوونەوەی زۆر چاکتریش هەبوو کە هەمومان پێکەوە بتوانین خزمەتی خەڵکی کوردستان بکەین. بۆیە لەوەوە جارێک کە دەڵێم ئەمە لە ڕۆژانی داهاتوش دەبێت چاوەڕێی هەڵوەرینی زیاتر بکەین و لە پلەی زیاتر و لە مستەوای زیاتر و لە ئاستی جەماوەری ئەو هێزوولایەنانەش، چونکە خەڵکێکی شۆڕژێر و قارەمان و تێکۆشەر و صاحب تاریخ و صاحب مەبادە هەیە کە هیچ بڕوای بەو ڕێککەوتنەیە نییە، بۆیە دەبێت چاوەڕێی هەڵوەرینی زیاتر بکەین. ڕێز سەنگەر کانەبی بەرپرسی لەقی 23 پارتی دیموکراتی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ ما بیسپاس بە ئامادەبوونی وەڕەستە کاک سەنگەر بەخێر، سەرچاوە بەخێر بێت.